نهێنی نۆڕۆژ ونبوونەکەی شەڕەح چی بوو؟ چی پەیوەندی بە شکستی ڕێکەوتنی دیمەشق و هێنانە پێشەوەی ڕێکەوتنی پاریسەوە هەیە؟ لا دوایین خولەکەکان چی لە پشت شکستی ڕێکەوتن لەگەڵ هەسەدەوە بوو؟ لە کۆتایی مانگی 12 ڕەژنووسی ڕێکەوتنی هەسەدە و حکوومەتی سووریا تەنها واژووکردنی مابوو. سیپان حەمۆ نوێنەری هەسەدە و نوێنەری حکوومەتی سووریا لا دیمەشق بە نێوەندگیری ئەمریکیەکان خەریکی واژووکردنی ڕێکەوتنەکە بوون. هەسەدا بە سێ فڕقەی سربەخۆ بچێتە ناو سوپای سووریا. لە دوا خولەک ئەسعەد شیبانی وەزیری دەرەوەی سووریا چووە ناو کۆبوونەوەکە، هەموو شتێکی کۆتایی پێهێنا و ڕێکەوتنەکەی هەڵوەشاندەوە. یوسف شەریف ڕۆژنامەوانی دیاری عەرەب لەم بارەوە نووسیویەتی دوای شکست پێهێنانی ئەم هەوڵە لەلایەن شیبانیەوە ماوەی 9 ڕۆژ ئەحمەد شەرع ون بوو. یوسف شەریف پێی وایە سەرەتا شەرع ڕازی نەبووە لەسەر شەڕی هەسەدە و ڕێکەوتنی ئەمنی لەگەڵ ئیسرائیل، بەڵام لە ماوەی ئەو 9 ڕۆژەدا کە کەس نازانێت چی ڕوویدا دواتر لەگەڵ شەڕی شێخ مەقسوود شەرع دەرکەوتەوە و پشتیوانی لە شەڕی دژی هەسەدە کرد. ناوبراو دەڵێت تاوەکو ئێستا حکوومەتی سووریا هیچی لەبارەی ڕێکەوتنەکە ڕوون نەکردوتەوە باسی بکات کە چ سازشێکی کردووە بەبێ ئەوەی هیچ دەستکەوتێک بەدەست بهێنێت جگا لە بچووکردنەوەی قەوارەی خۆسەری ڕۆژاوای کوردستان. ڕەنگە ڕۆژێک ئەو ڕێکەوتنە ئاشکرا بێت و شارمەزاری بۆ شەرع و حکوومەتەکەی بەدوای خۆیدا بهێنێت. شەریف پێی وایە ڕێکەوتنەکە جۆرێکە لە تەتبیع بە شێوەیەک چوونە ناو ڕێکەوتنی ئیبراهیمیە، ئەگەر بە شێوەی ئاشکراش نەبێت هەروەها دەستپێکردنی بازرگانی و پەیوەندی داراییە لەگەڵ ئیسرائیل و ڕادەستکردنی باشووری سووریایە بۆ هەمیشە بە ئیسرائیل. لە بەرامبەردا ئیسرائیل و ئەمریکا دەستیان لە پشتیوانیکردن لە کورد هەڵدەگرن بۆ دروستکردنی ئیدارەی خۆسەر و مانەوەی هەسەدا وەک هێزێکی سربەخۆ.